بەڵێ ئەو نزیکەی 5 ڕۆژە ژمارەیە کەس هەتا ئێستا ڕێگای کەرکووک هەولێریان داخستووە و ڕێگە نادەن بە هیچ کەسێک لەو ڕێگایەوە هات و چۆ بکات پاساوەکەشەوەی کە نابێ پارتی بگەڕێتەوە بۆ کەرکووک. ئەمە لە بەرژەوەندی کێیە کێ دژایەتی گەڕانەوەی پارتی دەکات بۆ کەرکووک و هەروەها ئەمە تا چەند زەرر لە پێکەوە ژیان دەدات لە کەرکووکە هەمیشە کورد دەیوت کەرکووک شاری پێکەوە ژیان. ئەمە بەسمانە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز خالید مەولود چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵ ئێمەیە. کاک خالید ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەوە نزیکەی 5 ڕۆژ ئەم ڕێگایە داخراوە. کاک خالید زۆر سپاس. لە بەرژەوەندی کێ ئەمانە کێن کە ئەم ڕێگایەدا دەخەن و ڕێگە نادەن پارتی بگەڕێتەوە بۆ کەرکووک و پارتی بارەگاکانی خۆی وەرگێتەوە لەو شارە؟ بەڵێ سەرەتا ئەم کارە ئەگەر بەناو خۆپیشاندانە بەڵام کارێکی ناڕەوایە ئەکرێ بەرامبەر هەموو دانیشتوانی شاری کەرکووک کە ئێستا دانیشتوانی شاری کەرکووک بەگشتی زەرمەند بوونە لەم بارودۆخەی کە دروست بووە و بابەتێک کەوە فەرمان و ئەمری سەرۆکوەزیرانی عێراقی تایە بەرامبەر حزب و لایەنێک کەوە حزبێکی ڕەسەنە لە عێراق کە پارتیە کە ئەم کارە ئەکرێ ئەمە شتێکی ناڕەوایە و بە دڵنیاییەوە ئەوەی کەوا زەرمەندی سەرەکیە هاوڵاتی لە ناو شاری کەرکووک چونکە ئێمە باوەڕمان بەوەیە کەوا عێراقی دوای سەدام حوسێن کە ئەو دیموکراسی کە تایەتی ئەمڕۆ دەستور یاسا هەموو شت ڕێی بەوە داوە هەموو لایەنێک بێت کار و چالێکیە سیاسەتەکانی خۆی لە هەموو عێراق بەگشتی کاری لەسەر بکە و پارتیش مافی خۆیەتی حزبێکی ڕێ پێدراوە لەلایەن حکوومەت و مفەوەزیە چالاکی خۆی لە ناو شاری کەرکووک وەک هەموو لایەنەکانی ترکەمە بوونیان هەیە بەڵام کاتێک ئەم کارە ئەکرێ بەڕاستی ئەمە شتێکە جێی پرسیارە بۆچی بەرامبەر ئەم بارودۆخە ئەم بابەتە ئەم ڕێوشۆ نەگیراوە و کەوا بەرژەوەندی خەڵک لە مەترسیەکی زۆرە. باشەکە خالد یانی تەخۆشی دیار کرد یانی پارتی یەکشی کەڤنترین پارتیên سیاسی لە عێراقیە ئێک و هەری زێدە قوربانی بۆ ئازادیە عێراقی بۆ دەموکراسی لە عێراقی دایە پارتی دەموکراتی کوردستانە نها بە بریارە حکوومەتە عێراقی بەدگەرە ئەف ئالiyên گۆڕێگریت کنگەل و بۆچ حکوومەتە عێراقیژی حیزن ئەولەیە لە کەرکووکێژی هەلوەستەکەی دەربارەی بەیەکێ ناکرد. بەڵێ لای هەموو لە ڕوونواشکرایە دروستکردنی حکوومەتی کە ئێستا بەڕێ سوودانی بەڕێوەی ئەبا یەکێک لە بەندەکانی ئەوە بوو کەوا گەڕانەوەی ئەو لایەنە سیاسیانە وەک پارتی و لایەنەکانی تر کە چەندین لایەنی تر هەیە لە حزبە بەشێک لە حزبە تورکمانیەکانش کە کەرکووکیان بەجێهێشت بگەڕێنەوە بۆ سەر مەقەڕات و چالاکی خۆیان بکەن. بەڵام ئەوی جێی پرسیارە بۆچی ئەم بڕیارەی سەرۆکوەزیران جێبەجێ ناکرێ کە کاتێک پێش 5 ڕۆژ کە ئەو فەرمانە دراوە و دوێنێ شەو دەبواە بۆ تەکیدکردن سەعات 12 شەو ئەو بڕیارە تەکیدی لێکرا کە ئەو بارگایە چۆڵ بکرێ و بدرێتەوە بە پارتی دیموکراتی کوردستان. ئەمە جێی پرسیارە. ئەوەی کە زۆر جێگای پرسیارە کە حکوومەتی خۆجەیی کەرکووک کە هیچ هەڵوێستێکی نییە ئێمە بینیمان پێش ماوەیەکەوە چەند پیشەوەرێک ئەمری دەرچوونی دوکان و جێ و شوێنی کاریان هەبوو ئەبینین حکوومەتی خۆجەیی کەرکووک بە پەلە هات ئەو بڕیارەی جێبەجێ کرد کاتێک خۆپیشاندەران خێمەیان دانا و لەو سەر ڕێگایی کە بەردەم دوکانی خۆیان بوو حکوومەتی خۆجەیی هات و بڕیاری دا و قبوڵی نەکرد چونکەوتی ئەمە شوێنێکی گشتیە نابێ ئەم ڕێگایە بجێرێ بەم بابەتە. بەڵام جێگای پرسیارە بۆ ئەم نەفسی هەڵوێستیان نییە بەرامبەر ئەوەی کە ڕێگای کەرکووک هەولێر زیاتر گرنگی بابەتێکەکەوە خەڵکێک مەسلحەت و بەرژەوەندی لەو ڕێگایە هەیە ئەو گەڕەکانە شۆرا ناو شوان نەگەڕانەوەی پارتی بۆ کەرکووک بەلای حکوومەتی خۆجێیی ئەو شارەوە گرنگترە لەکردنەوەی ئەو ڕێگایە. بەڵێ دەبێ حکوومەتی خۆجەیی هەڵوێستی هەبێ چونکە هیچ هەڵوێستێکی نەبوو هەتا بەڵام کە هەڵوێستی نییە فەقی منیژەوەی ینی کەواتە نەگەڕانەوەی پارتی بۆ کەرکووک گرنگترە بەلای حکوومەتی خۆجێیی کەرکووکەوە ئەوە هێندەی ئەوەندە گرنگ نییە کە بیانەوەی ڕێگاکە دیارەوەیان وان پێ باشە و کە ئەزانن هەڵبژاردن کە بەڕێوەیە و کە گەڕانەوەی پارتی بۆ ناو شاری کەرکووک کە زیاتر
ئەو جمهور و لایەنگری خۆی هەیە لە ناو کەرکووک، بەڵام گەڕانەوەی بۆ ناو مەقەڕەکانی و بۆ ناو بارگاکانی خۆی بە دڵنیایی چالاکەکانی زیاترە بێ، سنگێکی زیاترێ بێ لە ناو شارەکە. ئەمە لەوانەیە دیارە مەترسیەک هەبێ لایەنەکان پێیان باش نەبێ بۆ ئەوەی ئەو سنگە و ئەو پێگەیەی کە لە پارتی بسەنەوە. بەڵام لایەنەکان مەبەستت کێیە؟ هەموو ئەوەی کە ئەبینین ئێمە زۆر جا هەر کەس دێ لە لێدوانێکەدا بابەتێک ئەوژێنێ، بەڵام زیاتر ئەوەی کاتیتە سەر ئەرزی واقع ئەبینی کەسانێک ینی خەڵکێکن ناسنامەیان دیار نییە بە شێوازێکی گشتی ئەم بابەتیان چۆنە لێ ئیدارەی ئەم بابەتە ئەکەن کە نەناسراون، خەڵکی ئەسلی کەرکووک نین، بەڵام دیارە بەڵام لە پشت پەردەوە لەوانەیە کەسانێک هەبێ پاڵیان بنێن. ئەمە عینەن بە هەمان شێوە شتێکە خەڵکی نیگەران کردووە و شتێکە ئەبینین زۆرجار لێدوانی تونند و تیژی شەدەن، یعنی ئەگە خۆپیشاندانە و کە خۆپیشاندان مافێکی دەستوریە و ڕێپێدراوە، بەڵام تۆ بێی باسی ئەوە بکەیت تۆڵە سندنەوە و بە باسی ئەوە بکەیت تونند و تیژی، ئەمە شتێکی زۆر مەترسیدارەکەەوە ئەبینین لەو خۆپیشاندەران کە ئەبینین تاک بە تاک نەفرێک دەرئەچێ قسە و لێدوانی زۆر تونند و تیژ ئەدا کە بارودۆخی کەرکووک ئەوە هەڵناگرێ ئێمە بین ئەم لێدوانە تونند و تیژانە بدرێ و باسی ئەوە بکرێ و خێن ڕشتن و ئەم بابەتانە لە کاتێکە پێویستە هەموو لایەنە سیاسیەکانی ناوشاری کەرکووک و هەموو کەسایەتیە ئەسڵ و ڕەسەنەکانی کەرکووک بێن ڕۆڵ و دەوری خۆیان ببینن بۆ هێورکردنەوەی ئەم بابەتە و ئەم بابەتە لە چوارچێوەی خۆی زیاتر گەورە نەکرێتەوە. ئەمە ئەگەر ئەمر و فەرمانێکی سەرۆک وەزیرانە بۆ گەڕانەوەی ئەم بارگایە ئەتوانن بە ئوسلوب و بە شێوازێکی تر گزارشتی لێ بکەن، نەک بەم شێوازەی ڕێگا و بەرژەوەندی خەڵک تێک بدەن و لە ناو ئەوان ئەبینین تەسریحات و لێدوانی تونند و تیژی و ئاماژە بۆ ئەوەی کەوە ئەم بە ئاقارێکی تری بەرن. ئەمە بەڕاستی کەرکووک تحملی ئەم بابەتە ناکە و دەبێ عاقڵەکان و لایەنە سیاسیەکان و کەسە ڕەسەنەکانی کەرکووک ڕۆڵی خۆیان ببینن بۆ هێورکردنەوەی بارودۆخەکەی کەرکووک، نەک زیاتر وەک ئەلێ نەوت و زەید بکەنەبان ئەو ئاگرەکە ببێتە لە نەتیجە و لەهۆ لە ئام لە کۆتاییە هەموو خەڵکتایە زەرمەند دەبێت. کێکی خالد نها کەرکووکێکی باشاری پێکڤژیانی گو کورد عەرەب تورکمان و کم نتوین دنجی لکرکوک دیجین یعنی اف حلویستا برانبری پارتی وکی حلویستا کی هم بری کرد گلو چی کارگری کی نیانی لروشا پیک وجیانی لکرکوک دکل گورا نرخاندناتا والله پرسیارەکە تێنەگەیشتم ئەگە دووبارە بێ مەمنونە. یعنی کێک خالد یعنی کەرکووکێ کورد عەرەب تورکمان ئەشتەرە بێژم خریستیان ئێزدی ئێبدژین هەنە ئەف هەلوەستا کو تێنیشاندان ئەف خۆپێشاندان لە هەمبەری پارتی کو تێکردن ئاسلی خودە لە دژی کورد چی کارگەریەکی نێگاتیڤ کارکەریەکی نێیێنی لەسەر ڕەوشی پێکڤژیانی کەرکووکێ دەکات. بەڵێ ئێمە کەرکووک بەوە جوانە کە پێکەوە ژیان و دائیم قبولکردنی بەرامبەر و دەبێ هەموو لایەنەکان دائیمەن ئەو بابەتە ورژێن و قسەی لەسەر ئەکەن کە کەرکووک دەبێ زیاتر جەخت لەسەر پێکەوە ژیان و ئاشتەوایی کۆمەڵایەتی بکەین. ئێمە بارودۆخی کەرکووک بە زۆر بارودۆخی نەهامەتی و کێشەی زۆر بەسەریا هاتووە، تەحملی ئەوە ناکا ئێمە ئەم بابەتە وا بکا سەر بچێشێ بۆ ناخۆشی و زەحمەتێکی تر. ئەمڕۆ دەبێ ئێمە لە کەرکووک تەنها چارەسەر و تەنها ڕێگا بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە ژیانێکی ئاسوودە بەرینەڕێ دەبێت پێکەوە ژیان و ئاشتەوایی کۆمەڵایەتیە کە ئەمە لایەنە سیاسیەکان و بەبەردەوام کورد کە جەختی لەسەر ئەم بابەتە کردوتەوە و ئێمە ئەمانێ ئەم بابەتەش ڕنگدانەوەی هەبێ لەم هەڵوێستەش ئەبینین کورد پێگەیەکی گەورەی هەیە دائیمەن لێدوان و تەوجیهاتی قیادەی کوردی بۆ ئەوەیە بارودۆخەکە زیاتر هێور بکرێتەوە بەرەو ئەوە نەڕوا تووشی کێشە و ئەزمێ ببینین. ئەمەش بۆ کورد حیسێ بکرێکە مووقف و هەڵوێستێکە لەسەر مافی خۆشێتی
بەڵام ئەمڕۆ بەڕەتفعل و بە شێوازێکی وا کار ڕنگدانەوەی نەبێ لەسەر بارودۆخی کەرکووک ئارامی گرتووە ئەمە شتێکە بۆ کورد حیسێ بکرێ ئینشاءالله هەر لەسەر ئەوە بەردەوام بین ئێمە سەرکەوتوو ئەبین و ئەسەرێکی چاک بەجێ ئێلین. دەست خۆش، زۆر سپاس بەڕێز خالید مەولود، چاودێری سیاسی لە کەرکووکەوە میوانمان بووی. سپاس کرد.